سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەت و تەوەرێکی دیکە. ئەو گۆڕانکاری خێرایانی کە لە ناوچەکەدا ڕوو دەدەن ئاڵۆزیەکانی نێوان فەڵەستین و ئیسرائیل و کێشمەکانی وڵاتانی دراوسێ و شەڕی نەوت و وزە و کۆی ئەو دۆسیە ئابوووریانی کە جیهان و ناوچەکەشی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، هەموو ئەمانە کاریگەری گەورە لەسەر ئایندەی عێراق بەجێ دەیەڵن و عێراقێکێکە لە وڵاتانی کە ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیە، بەڵام لە ڕێی ئاستی خۆشگوزەرانی و بار و گوزەرانی هاوڵاتیانی عێراقەوە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ وڵاتانی دراوسەی عێراق و لە ڕووی پێگە جوگرافیەکەیەوە هەندێک وڵات نیو هێندەی عێراقیش نابێ، بەڵام ژیان و گوزەرانی هاوڵاتیەکانی سەد هێندەی و هاوڵاتیەکی عێراقی خۆشگوزەرانە. دەبێت قسەی زیاتر بکەم سەبارەت بە ئایندەی عێراق لەگەڵ ئەو ڕوودا و پێشاتە سیاسیانی کە ئێستا ڕوو دەدەن لە ناوچەکەدا لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵی کە جەنابیانەوە مامۆستای زانکۆ چاودێری سیاسی و لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆر سامان سپاس بۆم دەرفەتەکە ئەم شەو لەگەڵمان گفتوگۆ دەکەی. دەکرێت سەرەتا پێم بڵێ بارودۆخ و سەقامگیری و ئەو هەموو ئاڵۆزیانی کە ئێستا ناوچەکەی پێدا تێپەڕ دەبێت چ کاریگەرێک لەسەر عێراق بەجێ دەیەڵێت؟ پێشەکی زۆر سپاس بۆ ئەم چاوپێکردنەوە، سپاس بۆ بیناری کورسات، هەچەنە من مامۆستای زانکۆ نیم، بەڵام حەزەکەم ئەوە بڵێم ئەگەر بگەڕێنەوە بۆ ماوەیەک لەمەوە پێش ئەولەویاتی ئەمریکا لە ناوچەکە گۆڕا بەرەو ململانەی ئابووری لەگەڵ سینا، شەڕی رووسیا و ئۆکرانیا، تەماشاکەی وڵاتەکانی خاستن وڵاتانی کەندا و ئەم ناوچەیە گلەیەکی زۆریان لە ئەمریکا کرد کە ناوچەکەی بەجێ هێشتووە و ئەوەش بوو بە ئەوەی کە ئیتیفاقی ئیبراهیمی پێشکەوێت لە ناوچەکە، چونکە ترسی ئێران هەبوو کە ئەبێ بەنەوەوی ئەم دەوڵەتە عەرەبیانە بە تایبەتی کەنداوەکان ترسیەوان هەبوو بەرامبەر ئێران کە شتێ ڕووبا. لەبەر ئەوە تەماشاکەی ئیتیفاقی ئیبراهیمی زۆر بەرەو پێشەوە ڕۆژ گەشتەوەی کە نزیک بوونەوە سعودیە لەگەڵ ئیسرائیلە نزیک بوونەوە کە ئیتیفاقیە بکەن و وەزعەکەش وا ڕۆژ کە مۆزوعی قەزەی ئیسرائیلی فەڵەستینی زۆر لەبیر بچێتەوە بەو شێوەی کە خاستن کە سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ئومەی متحیدە کە خەریتەی 48 تاکوون ئێستا ئیسرائیلی پیشانە کە لە 48 هەمووی پیشان ناوەکو ئیسرائیل هیچی پیشاننا فەڵەستین هەبێت لەو نەخشەیەدا و دەوڵەتەکانی دەوروخولی بەزەر پیشاننا دوایی هەندێک وڵاتانی سەوز کرد کە بوون بە عیلاقاتی پەیوەندی باش لەگەڵ ئەوە. وای لێکلفەوە ئەو ناخۆشیە و ناکۆکیە و خاستن پێش 7 ئۆکتۆبەر کە ڕوویە ئەوە بوو کە چۆنەڵی ئەوەی کە متەتەڕیفەکانی جوولەکە زۆر لە ناو چۆنەڵی ڕامڵاو لە ناو قودس و ئەوانە زۆر بەتونگی معاملەیان لەگەڵ فەڵەستینەکان کرد. طبعا ئەمانیش پلانێکیاندا نابوو حەماس کە هادئ بن هەتاکون خۆیان گرت، هەتاکون خۆیان حازر کرد بۆ عەمەلەتەی کە ڕوویە لە 7 ئۆکتۆبەرە. یعنی چاوەڕان ناکرا کە حەماس بتوانێت زەربەیەکی وا لە ئیسرائیل بە ئیسرائیلیش بە و قووەتی کە هەیبوو بە على ئەساس موسادە و هەموو شتێک ئەزانێ و وای لێ هات کە ئەمان توانیان بەو جۆرە هەجوومکەن 1200یان لێ بکۆشن 240 ئەسیر ببەن. ئەمە وای لێ کرد ئەمریکا هاتە ناوچەکەەوە جارێکی تر هاتە ئەم ناوچەیەوە و وای لێ کرد کە بێتە ناو دەریای سپیەوە بۆ ئەوەی تەشەنە نەکا بەس لە شەڕەکە لە بینی حەماس و ئیسرائیل مێنێتەوە. بەڵام هەرچەندە ئێران طبعا ئیعلانی کرد لە ڕێگای حزب اللهەوە کە ئەو تەدەخل ناکە، تەدەخلی کرد چونکە ئەو حزب الله تەدەخلی کرد، حوتەکان تەدەخلیان کرد، بینیمان لە عێراقا وەلایەکان کە هەجومیان کردە سەر هەرێمی کوردستان، ئەمانە هەمووی بە جوڵەی ئەو پرۆکسیانەی کە ئێران هەیبوو. ئەم شەڕە
زۆر تەئسیری کرد لە ناوچەکە و سیاسەتی ئەمریکاشی گۆڕیەوە جارێکی تر بەرامبەر ئەم ناوچەیە و بینیشمان کە هاتن کە وەزیری خارجەی ئەمریکا هات بلینکن بۆ بەغا لە 24 سەعاتە و هەژداریە بە سەرۆک وەزیرانی عێراق سوودانی کە پێیوت ئەگەر تۆ ناتوانی بیوەستێنی ئێمە وەستێنین وەڵێ ئەوان لیانان و زەربەیەکی بەقوەتیان لیان لە جەماعەتی وەلایەکان لە حەشدی شیە چونکە ئەو بەوانیە زانێت و جارێکی تر پێش چەند ڕۆژێکی کرد تەلەفۆنێکیکەی کە شەڕەکە دەسی پێکردەوە بلینکن تەلەفۆنێکی بۆ سوودانی کرد کە نەجوڵێ سەیتەرە بکەر سەر جەماعەتەکە لە ئیستاوە پێ دەڵێن چونکە ئەم جارە کە لیانە و خراپتر لیانەین و هەروەها بینین ئێرانەکان سەرۆک سالاری ئێران لێرەیە لەگەڵ جەماعەتە کۆ بێتەوە دیارە وەزعەکە ئایانەوێ هێمنی بکەنەوە بۆ ئەوەی تەشەنە نەکا و ئێستاش حزب الله هیچ شتێ ناکە و چەند ڕۆژەکە دەستی پێکردوێتەوە شەڕەکە بەداخەوە ئەوەی سەرنج ڕاکێشێ لەم شەڕا هەچەند ئێمەشی تێکەوتین کە ئێمە هیچ دەورێکمان نەبوو هەرێمی کوردستان لەم شەڕا تەماشایەکەی لە 7 ئۆکتۆبەرە دنیا پشتی ئیسرائیلی گرت بەڵام لە دوای ئەوە وردە کە بینیان ئەم شەڕە ئاوای تەشە نەکرا باکووری غەزەی هەمووی وێران کرد تقریباً 50,000 باڵەخانەی خستە خوارە 50,000 سەر و 15,000 خەڵکی کوشراوە دەوری 5,000 مناڵی تایە و چەند 2,000-3,000 ژنیشی تایە ئەمە وای لێکرد ڕێی گشتی ناوخۆی ئەم وڵاتانەی کە پشگیریان نەکرد گۆڕاوە یعنی گۆڕا بەرەو ئەوەی کە حەماس پشگیری حەماسکەن هەموو داواکەن کە ئەم شەڕە بۆستێ لە ناو ئیسرائیلیشە ئەو خێزانانەی کە دیلیان هەیە لەو لای حەماس ئەوانیش دژی بۆستنەوە ولا نا حکوومەتەکەشە دوو بۆچوون هەیە کە بتوانێ بۆسترێ بەڵام متەتەڕیفەکان لەگەڵ نەتەنێهەوە ئەڵێ ئەم شەڕە نابێ بۆستێ دوای ئەوەی کە هودنەیەکیاننا هەردوو لا ئیسیفادایان لەم هودنە کرد حەماس خۆی کۆ کردەوە ئەمانیش چۆن ئەڵێ ختەیەکی تازایان دانا بۆ چۆن هجووم کەنە سەر غەزە و ئیمڕۆژ بەرەو خانیونس چوون بە جێیش لە خوارەوە چوون بەرەو خانیونس ئەم شەڕە ئەگەر خوا نەخواستە تەشە نەبکات هەموو لاکان زەرەرەکەن و ئەمریکا جێتە سەرخەت ئەگەر هاتوو چ سووریا چ لوبنان یان عێراقیان یەمەن بێتە سەرخەت ئەوە زەرێکی گەورەیە لەم ناوچەیە نۆکو هەر لە ڕووی ئابووری دوبلۆماسی بەڵکوم لە ڕووی عسکەریەوە و خەڵکێکی بێتاوانی زۆر لەم شەڕا ئەڕوات. بەڵێ دکتۆر سامان لە قسەکان تاماشەت بۆدا هەرچەندە ئەنی ئێمە نەمان دەویست بەڵام تێکەڵ بەم شەڕە بووین و ئاگریم شەڕە پریشکەکەی بەر ئێمەش کەوتووە بە بڕای تویانی کە دۆخەکە بۆتە جۆرێک لە ناچاری بۆ هەم بۆ عێراق و هەم بۆ هەرێمی کوردستانیش پێویستە چۆن مامەڵی لەگەڵا بکەن؟ بەنسبەت هەرێمی کوردستانەوە سیاسەتی دەرەوە ئەوە عێراق مەسئولە لێی ئەوان ئەبێ ئێمەش بەشێکین لە عێراق ئێمەش ئەبێ لەو سیاسەتە ئێمە خۆمان دوور بگرین ئێمە خۆمان نەکەین بە بەشێک لەم ململانەی لە بینی ئیسرائیل و حەماسە چونکە ئەم ململانەیە مەسلەی عەرەب و ئیسرائیلە یان مەسلەی دینیە خوان و جوولەکەن ئەمە لێرە ئەبێ ڕوون بێتەوە چونکە تێکەڵاو بۆ هەموو شتەکان ئێمە لەم مەسەلایە ئێمە نابێ وەلەو ئیساژ ئێمەش لە هەرێمی کوردستان ئەگەر سەیری حزب ئاینیەکان کە یا مەلاکانی خوتبەیان قسمێک گەڵێن ئەمە جیهادە قسمێکی ژەڵێن نابێ ئێمە بەشداری بکەین چونکە ئەمە جیهاد نییە کەس پرسی بە کەس نەکردەوە کەس بە ئێمەی نەوتووە کە ئێمە ئەم شتایەکەین بەڵێ ئێمە خۆشمان کە ئەنفال کراین و کە لێراین و کە کیمیایی براکرن کوابرا مسلمانەکانمان هاتنە سەر خەت بۆمان ئێمە بۆ خۆمان کوڕەکانمان بین بە کوشت بۆ شەڕێکە ئێمە هیچ هینێکی هیچی تیانێ بۆ ئێمە لە هەردوو لاوە و دووری چین لە شەڕەکە ئێمە ئەوەیە کە خۆمان بپارێزین بتوانین مەشاکیلەکانمان لە بەغا بە شێوەی دایلۆک
بتوانین گفتوگۆ بکەین پێکەوە هەمومان پێکەوە بچینە بەغا بەیەک ڕنگ و بەیەک هەڵوێست و بەیەک دەنگ چینە بەغا بۆی بتوانین مافە دەستوریەکانی خۆمان داواکارەکانی خەڵکی کوردستان چ بە بوجە چ بە موچە بتوانین دەستکەوت بکەین بۆ هەرێمی کوردستان. دکتۆر سامان عێراق هەرزوو هەڵوێستی خۆی یەکلا کردەوە و دژایەتی خۆی بۆ هێرشانە دەربڕی کە دەکرێتە سەر کەرتی غەزە و فەڵەستین و داوای هەرچی ڕاگررتنی شەڕەکەی کردووە. ئەم هەڵوێستەی عێراق ینی لە کاتی خۆی وە لە ئێستاشدا چ کاردانەوەیەکی هەبوو لەسەر پەیوەندیەکانی عێراق هەم لەگەڵ ئیسرائیل هەم لەگەڵ ئەو وڵاتانی کە هاوپەیمانی ئیسرائیلن؟ کاکە بۆ معلوماتی جەنابێ تەنها وڵاتێک لە 1940 تاکو ئێستا کە حرب ئێعلان کرا دژی ئیسرائیل ئێمە هەر لە حالەتی حربین قەت ئەو هینەما لا نەبردووە ئەو مۆزوعی کە ئێمە لە حاڵەتی حربین لەگەڵ ئیسرائیل لەو ڕۆژەوە تاکوون ئیمڕۆ و کە داواکاری ئەوە کەن حکوومەتی عێراق داوا بکات کە ئەم شەڕە بوەستێت هەموو داواکەن هەموو وڵاتانی ساد هاتوونەتە سەر ئەو خەتە و ئێمەش داواکەین کە ئەم شەڕە بوەستێ چونکە خەڵکی بێتاوان تیا ئەچێت و ئێمەش ئەبێ سەیری ناخۆی خۆمان بکەین. عێراق خۆی مەشاکیلێکی زۆری ناخۆی هەیە بەم داهاتە زۆرەوە مەشاکیلی ناخۆیەکی زۆری هەیە چ سیاسی بێ چ ئابووری بێ چ ئەمن و ئاسایشیش بێ ئەوە داعش لەم چەند ڕۆژە دوو گورزی وەشان یعنی کەواتە ئێشتام مەترسیەکان ماوە و ئەبێ هەوڵ بدرێ بە هەموو کە بتوانین کە ئێمە ئەم هەوڵانە بتوانین کە عێراق کۆ بکەینەوە با بڵێن ئێستا بەرشو بڵاوە و ئەم انتخاباتانە کە ئەکرێت نازانی ئەبێت نابێت چی ڕۆئەیە لەم هەڵبژاردنانی پارێزگەکان ئەمانە هەمووی خەتەری هەیە لەسەر عێراق و مەسەلەی علاقاتی ئێمە لەگەڵ بەغا ئەوەش لایەکی ترە مەسەلەی لابردنی حەلبوسی ئەوەش زەربەی چکەشی لە سونەکاننا بە حکمی کەمینە و زۆرینە هەموو شتێکە توانن سەر پێێنن بەسەر ئێمە و سونە بەڵام بەداخەوە کەێتە سەر مەسەلەی کورد سونەکان لە ئەوەی کە زوڵمیشیان لێکرێ ئەسنە پەنا شیعەکان بۆ ئەوەی دژایەتی ئێمە بکەین دژایەتی مافەکانی ئێمە بکەین. ئێمەژ ئەبێ خۆمان بزانین چۆن معاملەکەن لەگەڵ هەردوولا بۆ ئەوەی بزانین مافەکانی خۆمان بچەسبێنین. زۆر باشە دکتۆر سامان لەو ژمارە هێرشەی کە دەکرێتە سەر با بڵێن بەرژەوەندی و ئامانج و بنکە سەربازیەکان و هاوپەیمانەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەمریکا بە بەردەوامی ینی هەر یەک قسە دووبارە دەکاتەوە دەڵێت کە داوا لە عێراق دەکەین پارێزگاری لە بەرژەوەندیەکانمان لە هاوپەیمانەکانمان لە فەرماندە سەربازیەکانمان بکە. لە ڕاستیدا ینی لەسەر ئەرزی واقع ینی کاردانەوەی ئەمریکا لە ناوچەکەدا بە لاواز نابینی بەرامبەر بەم هێرش و بەم جم و جوڵانەی کە دەکرێتە سەری؟ ئێمە وایە بینین بەڵام ئەمریکا وای نابینێ چونکە ئەمریکا ڕسمێکی گەورەترە بینێ مەسالیحی خۆیە بینێ وەکو لە مەسلحەتی خۆی مەسلحەتی ئەو ئێستا ئەوەیە کە لەگەڵ ئێرانە هیچ شتێ نەوروژێنرێ لەبەرەوەی ئەم شەڕە لە بین ئیسرائیل و حەماسایە نایەنەوە هیچ شتێ بروژێنن لەگەڵ چۆنەڵێ لە ناو عێراقا بیان لە ناو سووریان لە ناو لوبنانە بەڵێ لیان ئێن بەڵام ئەویش دوو زەربەی لیان لە جرف سەغر و لە ئەمباریش لەیان زەرەرێکی زۆری پیان ئێستا ئەم شەڕە کە دەستی پێکردوێتەوە بزانین ئەم جارە ئەوان ئەجوڵێن یاننا چونکە بەڕاستی ئەم جارە ئەنجارێکی بەهێزیان ناوە و سوودانی ژوعدیاوە ئەم جارە کە بتوانێ سەیتەرە بکاتە سەر ئەم مەجموعاتانە کە بە بڕوای من ئەو ناتوانێ ئەگەر ئێران خۆی نەیەوێت سەیتەرە بکرێتە ئەو ناتوانێت سەیتەرە بکات. کاتێک سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنەدا ینی پێت وایە بتوانێت خاوەنی بەڵێنەکەی بیانی هەموو دەزانین هاوکێشەی سیاسی عێراق چۆنە و چۆن مامەڵیت پێوە دەکرێت. ئەگەر بێنە سەر قسەکەی قەیس الخەزعەلی وتی سودانی محەممەد شیاع سودانی مدیر عامە لای ئێمە یعنی قصدی لا ئیطاری تەنسیقی بەڵێ وایە قسەکات وعدەیات بەڵام ناتوانێت وعدەکانی بەجێ بهێنێت چونکە لەو زلتر هەن چ لە ناو عێراقا چ لە
دەرەوەی ئیقلیمیە لەبەر ئەوە ئەو وعدانەی ئەبێ بعد وەکو ڕئیس وزرایەک ئەبێ ئیتمینانێک بەو چۆنەڵێ ئەو حولەفا لێرەن ئەو قونسڵیاتانە ئەو سەفاراتانە و دیبلۆماتکارانە ئەمانە هەموو گەرنتیان ئەوێت ئەجینا عێراق بەجێڵن عێراقش ئەگەر ئەمریکا بەجێ بێڵێ یان بکشێتەوە لە بەغا ئەوە سەفارەتەکان هەموو یەکشێنەوە ئەو زەربەیەکی سەرۆگۆزیرانی عێراق ڕەنگە نەتوانێت خاوەنی بەڵەنەکانی بێ ئەوان مەجای ئێنە تاکوون ئیستا مەجالیان ناوەتەیە بۆیە پێڵێن ئەمجارە ئەگەر نەتوانیت بەڕاستی ئەمەت پێڵێن ئەگەر نەتوانی لە خلالی ئیتارەوە خۆنا لە خلالی ئیتارەوە بتوانن زەخت بخەنە سەر ئەو جەماعەتانە ئێمە ئەمجارە بەهێزتر لیانێن و عەزێتی شانێن چونکە بەداخەوە ئەزانی چۆنە کاکە بەداخەوە شتێک هەیە لە مەذهبی شیعەڵەت تەقیە یعنی درۆ قسە لەگەڵاکەم وعدە دەیەمێ نووسینن لەگەڵاکەم عەقدە لەگەڵاکەم معاهدە لەگەڵاکەم بەڵام درۆشت لەگەڵاکەم لە هەمان شتا زۆر احتیادیە لامان بووە چونکە ئەوە بە یاسا نەکراوە تۆ هاتن ئەم حکوومەتان تەشکیل کرد پێش حکوومەتەکە هەموو حیزبە کوردەکان و سونەکان و شیعە دانیشتن منهاجێکیان دانا ڕێکەوتون لەسەر ئەوەی چی بکرێ و چی نەکرێت ئەمەش لە بەرنامەی حکوومەتا کرا بەڵام ئەوە خراە ئەولا چووکە ئەوە بە یاسا نییە ئەوەی کە اتفاقە کرێت لە ناو حکوومەتە و لەگەڵ حکوومەتە ئەوە یاسایە بەڵام لەگەڵ ئەوەشا ئەوان ئەتوانن هەموو دەرگا و پەنجەرەیە دۆزنەوە کە لەو یاسانە بە یاسایکی کە نەجاتی خۆیان بین ئێمە ئێشتام نەگەشتونەتە ئەو مستەوایە من ڕێیەکەم هەیە لێرە کاکە بەنسبەت علاقاتی ئێمە و بەغا حەزەکەم ئەو ڕێیم زۆر ڕوون بێ ئێمە لە باتی ئەوەی کە ئەچینە بەغا وەفد دێت وەفد ئەڕوا لەسەر مەسلەی بووجە و لەسەر مەسلەی موچە و سەیری وەزعی مامۆستایانەکەن کە هەموو مافێکیان هەیە و هەموو فەرمانبەرانیش مافی ئەوان هەیە کە مەعاشی خۆیان لە کاتی خۆیانە وەکو بەغا وەکو هەموو شوێنێک لە دنیا وەریگرن بەڵام بەڕێی من ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیروان بەرزانی و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ تاڵەبانی پێکەوە بچنە تاران لەوێ هەموو کێشەکان گفتوگوی باشی لەسەرا بکەن بگەنە ڕێکەوتنێکی تەواو بڕوا بکە بەغا دوێمین ڕۆژ موچەکە نێرێ لە 24 ساعتە ئەی بوو نایکەن دکتۆر سامانیانی ئەو ڕێگەچاری جەناب بەحسیەکەی هەرچەند کەمێک لە بابەتەکەەوە دوورین بەسەر قسەکە و سەرنجی ڕاکێش هەمانی بۆچی نایکەن ینی خۆ شتەکان ڕوونە و ئەوەکانی شارەزایان لەگەڵایە ڕاوێژکاریان هەیە چوزانم ینی زۆربەی شتەکان لە بەرچیان ڕوونە ئەوە پێشنیارێکەوە خستمە بەردەمیان ئەزانم ئێستا وەزعی سەرۆکی هەرێم و حکوومەت و لەگەڵ یەکێتیا کۆبوونەی باش کراوە نزیک بوونەتەوە ئەگەر هەردوو لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیانەوێ هەرێمیانەوێ ئەم هەرێمە بپارێزن ئەوە ڕێگایەکی تەختە ڕێگایەکی پاکە کە بچن لەگەڵ ئێرانە ڕێبکەون کە ئەزانین هیچ ڕێگایەکی کە نییە لەگەڵ بەغا چووکە بەغا بە هەموو نەوعێک ئەوێ محارەبە بکە ئەوە مانگی 12 ئەوە مانگی نۆش هێشتا موچەی مانگی نۆ نێراوە ئەمە وا نابێت ئەمە وا ناڕۆت ئەمە ئەبێ چارەسەرێ بکرێت چارەسەرەکە لە بەغا نییە هەمومان چەند وەفد چوو بۆ بەغا چەند وەفدی حکوومەتی هەرێم بە یەکگرتووی چوونە بەغا گفتوگویان لەگەڵا کرد وعودیان لە وەرەگرن هەر ئەوە نا گەڕانەوە لە بەغا تەواو مۆزوعەکە بە کورتەکەی ئەڵێ چارەسەری کێشەدارایەکانی هەرێم لە بەغدا نییە لە ئێرانە هەموو کێشەکان بەداخەوە عێراق بە ڕێی تارانە ڕوا بە ڕێی کەس ناڕوا و ئەوانیش هیچ ناکەن و دەوڵەتە حەلیفەکانی ئێمەشی زەختێ ناخەنە سەر بەغا و بەغاشی زەختێکی لەسەر نییە و ئەوانیش نە ئامادەنین هیچ یارمەتێکی ئابووری ئێمە بان ئێ باشە ئێمە چی بکەین ئەم خەڵکە چی بکات ئەبێ چارەسەرێک هەبێ چارەسەرەکەش ئەوە ڕێگایەکە با بزانن ئەو ڕێگایش ببڕن بۆی خەڵکەکە بزانێ کە ئەم دوو حیزبە سەرەکەی کە مەسئولن لە بەرەوبردنی هەرێمی کوردستانە هەوڵ ئەدەن پێکەوە هەوڵەیەن
نۆکو بە جیاجیا پێکەوە هەوڵەیەن ئەم هەوڵانەش خەڵکەکە با بیبیستێت و بزانین چۆن نەبێت نۆتائیجی چۆن نەبێت چونکە لە بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی خەڵک مەسلحەی هەرێمی کوردستان لەسەر و مەسلحەتی هەموو حزبێک و هەموو کەسێکە. دکتۆر سامانیانی ئەو ڕاستیە تەواو ڕوونە ینی عێراق بۆتە ململانی هێزە ناوچەیەکان و هێزە نێودەوڵەتیەکان ینی وەک مەدانێک بۆ لێدان لە بەرژەوەندیەکانی یەکتری بەڕاستیش ینی ئەوەی کە تۆ باسی دەکەی ینی دیارە کە چێ فەرمانڕەوایی دەکات لە وڵاتەوە چێ بڕیار بەدەستە و چێ دەتوانێت بە قسەیەک بە فتوایەک زۆربەی شتەکان ئاوەژوو بکاتەوە ینی هەموو ئەمانە نامانگەێنێتە ئەو ڕاستی ینی بەر لەوە ئێمە گلەی لە هێزەکانی ناوچەکە و نێودەوڵەتیش بکەین کە عێراق بەکاردێنن بە بەرژەوەندەکانی خۆمان پێویستمان بەوەیە کە خۆمان لە ناو خۆماندا بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە هەڵ بدەین تەبابین و یەکگوتار بین و یەک قسە بین. ئەوە بێگومان ینی ئەوە کە ئەڵم پێکەوە قەزدم هەمویانە بەڵام ئەم دوو حیزبە سەرۆکیە لە هەردوو لە هەمویان مەسئولترن ئەبێ کار بکەن و پەیوەندیان هەیە لەگەڵ حیزبەکانی کە ئەتوانن کۆبنەوە توانێن ڕێی یەکتری وەرگرن و من لەوە پێشوشتومە ئەگەر بتوانن ئەنجومەنێکی باڵای سیاسی دروست بکەن کە ئەم حیزبانە سەرۆک حیزبەکان کۆبنەوە بۆ هەفتەیەک استراتیجیەکی یەکگرتوو دانیان ئەوە پێشکەوتنێکی باشە بێت و ئەم کێشانەی کە هەیە چ لە نەم دوو ناوچەیە لە هێزی پێشمەرگەیە لە هەموو کێشەکانی ترکە هەیە کێشەی ئابووریە تر ئەم دە ساڵاتانایە هەمووی ئەو کێشانە هەمووی ئەبێ ڕوون کرێتەوە و پێکەوە استراتیجێکی پتەودابنێن ئەم استراتیجیە ببێ بە بەرنمەیەک بۆ حکوومەت لەسەری بڕوا و ئەو ساکە ئێمەش دەتوانین لەگەڵ بەغا بە شێوەیەکی بەهێزتر و پێکەوە هەمومان ئەتوانین یەک دەنگ و یەک هەڵوەز بین. کاکە بەغا قەراری خۆی بەدەستخۆی نییە. ئێمەش ئەبێ وامان لێبێت ئێمەش بڵین ئتر تەواو قەراری ئێمە بەدەست ئەم بەغا و تورکیا و ئێرانە باشە کاکە ئەم هەموو شەهیدەمان نە ئەم هەموو قوربە سەرێ ئەم میلەتە کردی ئەی باشە بۆ چۆن ڕۆشت نابێ خەڵکێ پرسێتەوە ئێبێ نابێ خەڵکێ بێتە سەرخەت ئەبێ بپرسین ئێمە چۆن ئەتوانین بەرژەوەندی خۆمان بپارێزین. ئەم دەوڵەتانە ئەم ئەقلیمانە هەموو دەوڵەتانی عالەم شڕەکە لەسەر بەرژەوەندی خۆی یعنی ئەو وڵاتانەی کە لێرن لەبەر بەرژەوەندی خۆیان لێرن لەبەر چاوی جوانی کورد لێرە نین. ڕاستە ئێمە دیبلۆماسیەمان باشە ئەڕۆین بەرەو پێشەوە بەڵام چی لە دیبلۆماسیە بکەم ئەگەر ناخۆی خۆم خراپ بێت چی لە دیبلۆماسیە بکەم ئەگەر ئابوووریەکەم خراپ بێت. ئەوە مهمترە ئێمە بتوانین ئابوووریەکی بەهێز استراتیژیەکی بەهێزی ناوخۆمان هەبێ یەکگرتوو بین هێزی پێشمەرگە یەک بێ هێزێکی بکرێ بە هێزێکی نیشتیمانی هێزەکانی ناوخۆ هەموو یەک بن ئەمانە هەدەفی نیشتیمانیە ئەمانەیە کە خوێنی شەهیدان ڕۆژ بۆی ئەمانەیە کە ئەم پێشمەرگە قەرەمانانە لەم سنوورانە خوێنی جوانی خۆیان پێشکەشی ئەم خانە کرد خاکە کرد نۆکو لەبەر ئەوەی کە ئێمە ئاواهیمان لێبێت و ململانەی یەک ململانە لەسەر چاک باشتر بەڵێ ململانە لەسەر ئەوەی چه حیزبێک زیاتر خزمەتی خەڵکەکە ئەوە پێویستە لە دیموکراسیەتە ئەوە ڕاستە ململانە لە بینی هەردوو لاکە چێ ئابووری باش بێ با لەسەر ئەم چوار پارێزگەرانە ململانە بێ کە پارایان هەبێ چۆن خزمەتی پارێزگاکە بکەن بەڵێ ئەوە زۆر پێویستە بەڵام نەوەکو ململانە ببێ بە ئەوەی کە لێک دابڕێن لەوەی کە بتوانێت بەغایاری بەم ململانەیە بکە و ئێمە بەرەو لاوااستر بڕێن. کاکە ئیستا لە بەغا فکرێ مێشکێک هەیە بیرکردنەوەیەک هەیە هەر نەگۆڕاوە لە هەزری بیرکردنەوەی حکومڕانیە ئەوژەوەیە حکوومەتی مرکزیانەیە ئەوان لە ئەسڵا ئیمانیان بە دەستورەکە نییە ئیمانیان بەو دەستورە نییە کە فدراڵیت لە فدراڵێت ئیمانیان بە فدراڵێت نیوەکو فدراڵێت ئەوە تەماحکە پەرلەمانە بە زۆری نەوکەمینەیە تەماشاکەی محکەمەی ئیتیحادیە هەر بە زۆری نەوکەمینەیە لە مەجلیسی وزەرا کە دەنگیان وەزیرەکان
هەر بە زۆرە کەمینەیە کەواتە ئێمە لە هەموو ئەمسیانە کە ئەبرێ بەڕێگاوە ئێمە دۆڕاوین. ئەی باشە ئێمە چی بکەین کە لە سونەکانیش بێتە تەنیشتمانە ئەبێ وامان لێ بکەین کە ئێمە بتوانین کە وا بەهێزبین لە ناو خۆمانە کە ئەو ڤیتۆیی کە ئێمە هەمان بێت ڕەنگی باتەوە لە ناو حکوومەتە ئەزانێت کە وتمان ئەمە یعنی ئەبێ چارەسەر بدۆزرێتەوە، چارەسەری وەختی ناکرێت، ئەبێ چارەسەری ڕیشەیی بکرێت، ئەبێ دەستور بکرێت، دەستور جێبەجێ بکرێت وەکو خۆی مادەی 140 هینی پێشمەرگە قەرەبووی خەڵکی ئەمفال و کیمیاباران دێهاتەکان ئەوەی کە وێران کراوە، یعنی ئەمانە شتی ئەساسین کە ئەبێ داوای بکەین. ئەی باشە سەرۆک کۆمارمان بۆ چییە، وەزیرەکانمان بۆ چییە، ئەندامانی پەرلەمانمان بۆ چێ لە بەغا؟ من تێناگەم وجودیان چێ لە بەغا ئەگەر هیچ لەمانە نەتوانم بکەن. بۆیە ناتوانم بیکەن چووکا یەک دەنگ و یەک ڕەنگ نین. دکتۆر سامانیا ئەم سەروەختی کە ئێمە گفتوگۆی تیاکەین یعنی عێراق بە بارودۆخێکدا دەڕوات سەرقاڵە بە بانگەشەی هەڵبژاردن بە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە ئەمەش لە هەندێک ناوچە بایەخی گرنگی هەیە بۆ کورد، وەک تۆش باست کرد بابەتی ناوچەکانی مادەی 140. ئەنی حەزەکەم سەرنجی تۆ بزانم ئەگەر چی بەداخەوە کورد نەیتوانی بە یەکگوتاری بە یەک دەنگی بەشداری ئەو هەڵبژاردنە بکە، بەڵام هێشتا دەرفەتەکە وەک پێویست لە دەست دەرنەچووە لەوەی کە هەر دەتوانن کاری پێکەوەی بکەن. ینی دەتەوێت پێم بڵێ کورد دەبێت لە دوای ئەم هەڵبژاردنە چی بکات لەو ناوچانە؟ من لەگەڵتام، بەڵام پێش ئەوە چی بکات نوکو دوای ئەوەش پێش ئەوەڵم دوای ئەوە گرنگترین پوین دیان گرنگترین خاڵەوە بوو کە کورد پێکەوە بە یەک دەنگ بەشداری بکەن. خۆ دەزانی دانیەکەتی نیشتیمانی کوردستان هەوڵی بێوچانیدا بۆ ئەوەی کە هەموو لایەنە کوردیەکان بە یەک دیز بەشداری بکەن، بەڵام بەداخەوە کە پارتی دموکراتی کوردستان قاین نەبوو لە پاڵ پارتی دموکراتی کوردستان هەندێک پارتی سیاسی دیکەش لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان نەیانتوانی خۆیان یەکلا بکەنەوە، بۆیە ئەو بارودۆخی کە دەیبینی ئێستا ئاوا بەو شێوەیە. بۆیە وتم دوای هەڵبژاردنەکان. بەڵێ ئەزانم ئەمە شتێک بۆ ڕوونکەمەوە، بۆیە وتم پێشەوە چی بکرێت. یعنی ئێستا تازە لیستەکان کراوە، 5 لیستی کوردی هەیە چۆتە ناو انتخاباتەوە، هیوادارم بەرزترین دەنگبێنین، بەڵام با ململانە لە ناو کووردا نەبێت. ئەو حیزبانە هەچ کەس دەنگی خۆی بێنە تشجیعی خەڵکی کە بکانەوەکو دژی ئەویکە. یعنی تۆ نەچووتە انتخاباتەوە پارتی دژی یەکێتی بێنی کێتی دژی پارتی بێ لەولاوە حیزبەکانی تر لیستەکانی تر نە، با هەموو هەوڵ بین دەنگی کورد بێنین ڕاکێشین بۆ ئەم هەڵبژاردنە ململانە نەبێ. ئەوە پێش انتخاباتە، لە عانی انتخابات تاکون انتخابات ئەمە بکەین، ململانە بکەین لەگەڵ لیستەکانی ترە، لەسەر لیستی عەرەبە، لەگەڵ لیستی تورکمانە. ئەوە ململانەیە، ململانەی تۆ لەسەر بەرنامەکەت بەرامبەر ئەوان نۆکو بەرامبەر حیزبەکانی خۆت. ئەوە یەکەم. دووهەم هیوادارم لە دوای انتخابات ئەمانە بتوانن ئەم 5 لیستە ئەوانەی کە ئەیبەنەوە با بڵێن هەر 5یانن، 3 لیستیانن، 2 لیستیانن، هەچ چەند لیستێکە پێکەوە دابنیشن بەرژەوەندی ئەو ناوچانەی کە ئەوانیتیان بە تایبەتی کەرکووک بخەنە سەر هەموو بەرژەوەندیەک. ئەمە تکاو ڕجایەکە. ئێمە هەموو خوێنەکەمان لەسەر کەرکووک و ئەو ناوچانە درراوە. با ئەم جارە دوای هەڵبژاردن نەبێ بە ئەوەی گەڕێنەوە قەوانی کۆن لێبین و چی ڕوویا لە 16 ئۆکتۆبەرە و چی ڕوویا لە 25 نۆی 2007. ئەمانە با بخەینە ئەولاوە، با ئەم جارە بەرژەوەندی گەلەکەمان لە پێش هەموو شتێکەوە بێ. با دوای انتخابات یەک بگرینەوە بۆ ئەوی بتوانین، من طبعاً زۆر گومانم هەیە کە بتوانین جارێکی تر ئێمە محافظ بگرینەوە دەستی خۆمان. 15 کورسیە کورد ئەگەر بتوانێت لەم 15 هەش بێنێ ئەوە ئەتوانێ محافظ دابنێ، بەڵام ئەگەر نەیتوانی لەم هەشتا بێنێت 6 بێنێت یان 7 بێنێت لەوانێت ئەم جارەش محافظ لەوان بێ و ئەتوانن بە دەنگانیش لە ناوهینا جێگرەکەشی بکەن بە تورکمان. تۆ ئەم جارەیە جگاری کە ئەو
ئەو هەموو شەڕە و کردووە لە 16ەوە تاکوون ئیستا لەسەر کەرکووک ئەوەش لە دەست بێت لە ناوچەکانی تریش ترەوە دەرەکەوێ یەک بەیەک. بەڵام یەک تکام هەیە لەم هەڵبژاردنە کە ئیستا ململانە هەیە، ململانە دژی یەک مەکەن، ململانە بکەن بەرامبەر ئەوانەی نایارەکانتانن، هەوڵ بدەن پێکەوە بن، یەک دەنگ بن، یەک هەڵوێز بن، بەشێکم ئێمە ئەو هەش کورسێ بێنین لە کەرکووکە و لە هەموو ناوچەکانی تر یارمەتی یەک بین، نەوەکو قەیناکە بە دوو لیستین، بەڵام ئەم دوو لیستە یان سێ لیستە یان 5 لیستە با ململانەی بەرامبەر یەک نەکەن، بەرامبەر نایارەکانێ بکەن، ئینشەڵا بەرەو پێشەوە ڕۆین. ینی بەڕاستی ئەوەی تۆ باست کردیانی بۆ خۆی مەترسیە کە دەڵێ ڕەنگە جارێکی تر پارێزگار نەبێتەوە بە کورد، بەڵام لەگەڵەوەشدا ینی لایەنە کوردیەکان هێشتا پێ دوایە کاتیان لە بەردەستدا ماوە بۆی کارێک بکەن کە زۆرترین خەڵک بچێتە سەر سندوقی دەنگنا، ئەگەر چی بەداخەوەیانی بەبێ ناوهێنانی لایەنی سیاسی. ئەنی من لە چەند شەوی ڕابردوش کە لە پانۆراما لەگەڵ هەندێک لە میوانەکان بەتایبەت لەسەر بابەتی کەرکووک قسەمان کردو، ینی هەندێک خەڵکیش هەیە بە مەبەست خەڵک سار دەکاتەوە بۆی نەچێت بۆ دەنگدان، هەر لە لایەنی کوردیش ینی گرنگ نییە بۆی کورد لەوێ چی بەدەست دێنە، گرنگەوە ینی ئامانجەکەی بپێکێکە بۆ نمونە لایەنێکی سیاسی دیاریکرا و دەنگ نێنە لەو پارێزەکە. ئەنی تۆ پێ دوایە کەرکووکی ئەوەیە حیزبە سیاسیەکان ململانی لەسەر بکەن؟ نا هیچ لەگەڵ ئەوانیم کە ململانەی حیزبایەتی هەبێ. من وەکو وتم ڕوونم کردەوە کاکە، ئیستا پێش لەم کاتی ئینتیخاباتە نابێ ئێمە ململانە بکەین بەرامبەری یەک، ئەبێ ململانە بکەین بەرامبەر ئەوانی تر، ئەبێ هانی هەموو هەج لیستێک چەندی هەیە چەند ئەتوانە خەڵک ڕاکێشێ بۆ دەنگان بابێتە پێشەوە با پشگیری بکەین. نابێ ئێمە بڵین هینی ئەم حیزبەیان هینی ئەو حیزبە، ئەمە هەمووی حیزبی کوردین کە مادام کوردین مهم نییە چێ دەرەچێ، مهم ئەوەیە ئەو هەش کورسێ بەرینەوە، با ئێمە نەکەوینە ئەوەی شەڕی حیزبایەتی بکەین. هەموو لایەک خۆی بە ساحێبی کەرکووک گەزانێت، هەموو لایەک خاوێنی کەرکووکن، بەڵام لەوەش دەرەکەوێ کەس خاوێنی کەرکووک نییە. ئەگەر ئەم ململانەیە بەو شەوەی کە جەناب بەحسەکەی خەڵک هان بن کە نەچن بۆ انتخابات و یان زەرەر بن لە انتخابات، ئەوە زەرەرێکی گەورەیە لە داهاتی کورد دەکرێت لە کەرکووکە یان لە هەر شوێنێکی ترا، ئەگەر دیالە بێ، ئەگەر کوتیش بێ، ئەگەر خانەقین بێ یان شنگال بێ یان مووسڵ بێ، ئەمانە هەمووی زەرەر لە کورد دەیرێت لە هەر شوێنێکی تر. خۆ هەر کەرکووکیش نییە، شوێنەکانی تریش هەمووی حسێبە. هیوادارین کە ئێمە بتوانین فێری سیاست بین، فێری ئەوە بین کە بتوانین بەرامبەرەکە چۆن کاری لەگەڵا بکەین. قەیناکە با 2 لیست بین، 3 لیستین، 5 10 لیست بین، بەڵام بتوانین دەنگ کۆکەینەوە. دەنگ کۆکردنەوە دوای انتخابات ئەتوانین یەک بگرین لەبەر بەرژەوەندی ئەو ساکە دەرەکەوێ کە ئێمە نەتوانین دوای انتخاباتیش وا فەرەزەن ئێمە هەش کورسیمان هێنا ئەم حیزبەوتی منە بم بۆ حافظ، ئەوەڵێ من محافظم، ئەوەڵێ من محافظم، کەواتە کە ئەچینە ناو دەنگانەوە عەرەبێک دەرەچێت لەو ناوە. ئەگەر ئەو 5 کورسی هێنابێت، مادام تۆ دەنگ نایی بە کوردەکەی خۆت عەرەبێک دەرەچێت، عەرەبەکەش تورکمانێک دانێت. ئەی نەتیجە هەر کوردەکە ئەدۆڕێ لێرە. لەبەر ئەوە هیوادارین کە ئەمە نمونەیەکی جوان بن لەم هەڵبژاردنە بۆ هەڵبژاردننی پەرلەمانە کوردستان کە لە مانگی 12 کرێژ دەی 2. زۆر سپاس بۆ دکتۆر سامان شاڵی، چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون، هەر شاد وەختەوە بن.